زان خوشکان برایان ئەم کاتەتان باش بەخێر بن سەر چاوان. ئەم عەترا ئەکتەری هەرە بەناوبانگ حاجی ئەحمەی حاجی حەسەنی ئیسماعیلی دەرگەزێنی کە مەشهورە بە حەیکردن و ئەبێتە هاودەوتان. ئەحەیکردن و ئەو پیاوەیە کە سوڵتانەکان و والێکان و دەوڵەمەنەکان و هەژارەکان و بە شەرەفەکان و سۆزانەکانی ئەخستە پێکەنی. بەڵێ ئەحەیکردن و خۆشحاڵیەکی لە ڕادە بەدەرەوە ئەم عەترا ئەبێتە هاودەوتان. ئەحەیکردن و بۆ ماوەی 50 ساڵ لەسەر تەختەی شانۆ نمایشی کردووە و دەوری گرنگی خۆی بینیوە. برێ لە تیاترۆخانە و چایخانە و بازاڕەکانە. ئەم ئەکتەرە بە شێرگیری و شەرەفمەندیەوە لەسەر تەختەی شانۆ ڕەنجی یاوە و بۆ ئامانجی پیرۆزی خۆی خەباتی کردووە. ببوورە کاگەحمە ڕەوشتی شانۆ ڕێگە بەو شتانە نایەت نە. منیش قسەکانی تۆم بەدڵ نییە. وابزانمەتەوە بە زۆر لە کۆڵانێکی تەنەوە بمان بی. یعنی بە تەکەلوف قسەکەم؟ ئەی ڕەحمەت لە بابێت خۆ دەزانی من کابرایەکی نەخوێنەوارم، یعنی کابرایەکی مستەقەز نیم تا ترش و خێ بکەم بە قسەکانمەوانێ. داوای لێبوور دەکەم کاگەحمە ئەوەی ئەمانەوێ ئەوەیە کە باسی ژیانی خۆت و سەردەمەکە و بۆ بینەرا بکەین. چییە؟ دیسانەوە خۆ تەسە کردەوە؟ ئەی تۆ ئەتەوێت چۆن قسە بکەم؟ برێ حاجی ئەحمەد لە زەمانی خۆتا چی و بینیوە بۆمان باس کەوتەوە و بڵایەوە. فەرموو حاجی ئەحمەد زەمانی خۆتان بۆ. ئێ زەمانی من ئەمە چییە؟ ببوورە پێشێخێ بۆ تێکەم؟ نا سپاس دەکەم کاگە شانۆ پیرۆزی خۆی کوردی خۆم تۆ لەسەر تەختەی شانۆ فێری تەمسیل بووی. من لە ناو بازاڕە لەگەڵ شەقاڵ و بەقاڵە ڕازی نییە بەم شێوەی باسی عارەق بکەین. عارەقیش لای من حرمەتی خۆی هەیە. داوای لێبوور دەکەم کاگە. باشە تۆ چی لێوێ؟ ئەتەوێت دەورێکی کۆمیدی بۆ بینم؟ نا ئەمەوێ باسی زەمانی خۆتان بکەین. ناشێ زەمانی ئێمە بەگاڵتە جار و خۆشمەچی بیتە قەڵەم. باشە مامۆستا ئەحمەد ڕێم بە بە پرسیارەکە لێ بکەم. ئۆهۆ پرسیار پرسیار بوو بە خەڕەک پرسیار نەبرایەوە. هەر ئەم پرسیارە کاگە ئەحمەد فەرموو کەی ژیانی هونەری خۆت دەست پێ کرد یعنی کەی بووی بە ئاکتەر؟ کەی بوو ساڵی 1950 بوو. زەمانی عوسمانی بوو. بەخوای ئێمەش کۆنین ها چاکم لە بیرە. ئێستاش لە بیرم ماوە کەوالی فەرمانی ڕەشبژیری دەکرد. فرمونی باو بالعالیە و
ئەبێ لە هەموو مەیان و کوچە و کۆڵاوانێ بخێنێتەوە هەر کەسێ تەمەنی لە 16 ساڵ بگرە بەرەو ژوور ئەبێ دش بە ئینگلیزی کافر چەکەڵگرێن. باز براتان لێی دەرباز بوو. هەر کەسێ سەرپێشی ئەم فەرمانە بکات 20 کڵۆی لێ ئەدرێت و 150 مەجیدی سزای لێ ئەسەندێت. بەندە نەتێڵای خوارد و نەمەزیدیشیە. هەر کەسێ 1000 مەجیدی بە عەفووەکرێت. طەبعاً کوڕە ئاغا و بەگزا و خوا پیاوەکان ئەوە هەر زوو عەفوو کران. خێزاندارە و مناڵی وردە و تەڕەماشە و تەڕەساز هیچی ناخوات. ئەو کاتە من تەمەنم 17 ساڵ بوو. ئاڵتم و ساڵتمێکی چاکمەزانی. ئێستاش لە بیرمە لە ناو حەمامەکانە شانە و لفکە مەفرۆشت. أعوذ بالله من الشيطان الرجيم. نيت ما أطري لشبيتي خم بم أو باك سارد دركم. بسم الله الرحمن الرحيم. فشاكا بەشەرەفم دوومانیژە بێ قاچی بەرقاچیش نەکە نەکەوتووە. ئەوە لفکەی زبر بۆ پیاوانە و لفکەی نەرمیش بۆ خانمانە. ئەوە گڵەسەر بۆ سەری ژنانە هەم قشخاوەکە هەم دەرمانە. ئەوەش داڕوو بۆ ئەو پیاوەی وا بێسەرە و سەمتیفانە. سەرەتا ئێمە ئاوا دەستمان پێکرد. بە پارەی شانە فرۆشی پارەمان کۆ کردەوە و ئەچوین بۆ سەرشنار بۆ سەیری فەرەج کوردی و جعفری لەقلەقزادە. دوو ئەکتەری کۆمیدی چاک بوون. ئەو کاتە پیانەوتن قۆشمەچی. الله لەو کەوشە نایابانە کەوشی من لە دنیاە نییە. بەه لەو کەو وەی باوکە ڕۆ لەو درقەتی ژانە بەخوا کەوشەکانم ئەدڕێن. خۆزدە وەک کراز لەبەرم کردنایە بەڵام عەیب لەبەر ناکرێن هەر ئەبێ لە پێ بکرێن. وەی چەند دەگمەن و چەند نایابن. جاخۆ من ئاوا لە پێما بن و بەناو ئەم درکانەیە بڕۆم بەخوا ئەدڕێن هەلا بن. گوناحە کەفرە 20 مەجیدیم پێیەوە. نا کەوشە جوانەکانم کەوشە جوانەکانم نایەڵم بدڕێن. ئەتان کەمە ملم ئەتان خەمە سەر سنگم جووت کەوشە نایابەکە ئالێرە هێلانەکە با ئەو درکە تیژە وەک ساری نێزە بچێ بابێنی پێمە ناچێ بابێنی تۆدا بچێ بابێنی خۆمە بابێنی تۆدا. چاو لێ چۆن شتێکی سووک و بێنرخی قورس و گران کرد. دنیا ئاوایە هەمیشە قورس سووگەکرێ و سووشیش قورس. ئای کە دنیایەکی ئاڵۆزە. تو ئەو
ناخەنی تو شەرەف لەغلەق زادە ئەم جووتە کەوشە جوانەی سەر سنگم حەیب نییە لە پێ بکرێن حەیب نییە بدرێن حەیب نییە بخرێنە سەر ئەس ئەی لە کوێن دانێ لە کوێنەکەی یعنی ئەم جووتە کەوشە هەر ئەبێ لە پێ بکرێن هاتی فەرەش گۆ بگرە گەوشە کەر نەپوت لە پێ بکرێ و لەسەر بکرێ هەر کۆنە بن چەند کڵۆ و تەپلە لە پێش کەوشە دڕان چەند کەوش خرایە سەرسەر و چەند تەپلە کرایە پێ چەند پێ بوو بە سەر و چەند سەر بوو بە پێ کەسی کەوشە تۆش خەمی کەوشەکەم ئاقلم بەخوا گوناحە برام ئەخی قاداشم بەرادەری عەزیز ئەرێ دۆست مای برازە براتیشکە ئێدە تۆ وا بڵێ ئێستا تێگەیشتم جا لە پای چی ئەڵێم گوناحە گوناهنێ لە پێیانکە ئاخر بیکەم بە کوێمە کورە بیکە بە هینتا بە قافتە بە قافتە ڕازەکەی ئەیکەم بە قاچمە ئەیکەم بە قاچمە چی ئەبێ با ببێت دنیا ئەوە ناهێنێ ببینیانین خۆشمەچی جاران مەبەستم ئەکتەری ئەو زەمانەیە ئاواهی بوو دنیا وایە ببین یان نەبین ببین یان نەبی ئەمەیە پرسیار و سەری گڵۆڵەکە ئایا شەرەفمەندی گیان لەوەدایە مرۆڤ بەرگەی تیروتانەی چەرخی چەپگەر بگرێ یان بەڕووی دەریای بەدکاریە شمشێر هەڵکێشێ و ڕای وەستێنێ و بنبڕی بکات ئەبرین ئەنوین و هیچی تر هەر بەو خەوە حەسرەت و ئاهی دڵمان دەرەچێ هەزاران جار سروشت ئەم جانەی تووشی خۆرپە کردووە ئەمە جوانترین مەبەستێکە کە بیخوازی ئەبرین ئەی ئەگەر خەوماندی بە مەرجی خۆم قەسەم ئەمە کۆسپی ڕێگاکەیە لە خامۆشی مەرگا وا بزانی لە ئاشوبەی کوشندە دوورکەوتیتەوە ئەمەیە سارد و هێورمانەکاتەوە دەنا کێ بەوە قایلە بێ گوێی لە شریخەی قامچی بێ و سوکایەتی ڕۆژگار بنۆشێ یان لە بەردەم ستەمکارە چۆکدا بدا کەر لە چۆ کەوتووە کوڵە لە چۆ دراوە ئەرێ بابە ئێوە لە سوکایەتی و قامچی ڕۆژگار هیچ تێگەیشتن گەورم حاجی ئەحمەی حاجی حەسەن ئەمە هێڵێکەنەوەی ئێمە لەنەوەی ئێوە جیاکاتەوە مەبەستم ئەوەیە شانۆی هاوچەرخی ئێمە بەم جۆرە باز لە زمانی ئێوەکات نەخێر نەوەڵڵا هیچ ئیشتیهام لەم قسانە نییە یعنی مەبەست ئەوەیە هیچ زمانێکی هاوبەش نییە لە نێوانمانە تا پێکەوە بمان بەستێتەوە بەڵێ ئەرێوەڵڵا بڕوان پێ بکە حاجی ئەحمەد بە پێی داڕشنەوەی درامی هاوبەشەوە پەیوەندی و بەستنەوەیشی توم و تۆڵ لە نێوانمانە هەیە کوڕی خۆم پەیوەندی چی و بەستنەوەی چی من ئێستا باسی کەوشم بۆ کردی تۆ سوکایەتی و قامچی و کرد بەسەرا آخر من سوورم لەسەر ئەوەی کە پەیوەندی هەیە ئەسڵەن هەرچی پەیوەندی هەبێ لە بەیری ئێمە و ئێوە نییە کە من وتم پەیوەندی نییە و برایەوە داوای لێبوردنەکەم کاگە ئەحمەد تۆ چۆنە فەرمی باوا بێ با بینەوە سەر باسەکەی خۆمان کەی تەمسی لە دەست پێ کرد لە پێشا وتمان بە پارەی شانەفرۆشی پارەمان کۆ کردەوە ئەچوین بۆ سەرچنار بۆ سەیری فەرەج کوردی و جافری لەقلەقزادە لە دواییە واستەیەکم دۆزیەوە لە کڵاپی ئەفسەرانی تورکە بۆم بە شەربەت فرۆش کڵاپ؟ بەڵێ ئەمەی ئێوە پێڵێن یانە
شەربات کورم یەوژەکەی شارباژێڕە و هەلمینی شەمەتریێنکەیە شەربات ئەحمەد شەربەت بابیت بەڵێ بەگم بەڵێ یا کەریم یا ئەڵڵا کە لە تەزێوە شەربات خەمڕێوانە شەربات الله چۆخسا چۆخ شیرین والله شیرین بەڵێ بەگم پێش ئێوەش زۆر کەسی تر خواردێەوە وتی شیرینە بەس هەنێ جار لە دەمی خۆمانە تاڵە نا کفر نعمت مەکە شەربات زۆر شیرین بەڵێ بگم ئەو شیرینە ئەبێ ئێمە دەممان خۆی تاڵ بێت ئەحمەد تۆ خۆشمەچێکی چاک لێ دەردەچی بەڵێ خۆشمەچێکی چاک ئیتر وەکو خۆتان نەزانن عوسمانیەکان ڕۆژ ئینگلیزەکان هاتن بۆ ئێمە هیچ فەرقێکیان نەبوو ئەوان تەپلیان لەسەرەکرد ئەمان شەپقا باوەڕ لێ بێ بۆ ئێمە هەردووچیان جاشی یەکما کرد بوون وای داگیرکەر هەر داگیرکەرە ئافرین دەم خۆش بڕوا بکە چۆن فەرمانی بابلعالیان بۆ خوێنینەوە هەر ئاوا هیچ بەیانی بەریتانیا عوزمایان نابە گوێمانە لە مێژەڕنۆیلی حاکمی عسکەری و نوێنەری بەریتانیای عوزماوە بۆ ئەهالی بە شەرەفی شاری سولێمانی ئەی ئەهلی سولێمانی معلوم بێ لێتان کە بەریتانیا بە چاوی عەطفەوە تەماشای ئێوە ئەکا ئەم ئەفسەرانەی کە ئێستا لە حزوری ئێوە وەستاون بۆیە هاتوون تا زوڵم و زۆر هەڵگرن و عەداڵەت لە جێگەیە حاکم بێت دڵنیابن ئەحواڵتان ڕۆژ بە دوای ڕۆژ باشتر ئەبێ و دەوڵەمەندتر ئەبن و لەزەت لە دنیا زیاتر ئەبینن بۆتان هەیە بە ئارەزووی دڵی خۆتان شعر و نەشید بە باڵای کوردستانە هەڵبەن ئێمە زۆر چاکەزانین کە ئێوە چەندین ساڵە لە ژێر باری گرانی داگیرکەرانە ناڵێنن ئەو داگیرکەرانەی کە تۆوی فتنە و تەفرەقەیان لە ناو ئێوە زەرع و ئینتیشار پێکرد کارێکی وایان کرد هاوتێ شەر بە هاوتێی خۆی بفرۆشێ و برا بەگشت برا بچێ و ئەو لاو لە باوکی خۆی هەڵگەڕێتەوە ئەمەش بۆ مەسلحەتی خۆیان بەریتانیا کێزی لەم جۆرە سیاسەتە دێتەوە چونکە تا دژمنایەتی و تەفرەقە هەبێت ئاشتی و سەعادەت سەقامگیر نابێت منیش وەکو مەمور و نوێنەرێکی مخلیسی بەریتانیا داوا لە ئەشراف و ڕیسبیەکانتان ئەەکەم کە تەعاونم بکەن بۆ ئەوەی بە هەردوو لە ئیش و کاری وڵات ببین بەڕێوە کەرامەمرە بەهارە کورتانێ وانە شارە گاڵتەجار لەمە گاڵتەجارترە بێت داگیرمانەکەن بۆ ئەوەی دەرمان تیمارکەن وای بۆ لاکۆش نیوەی دنیای سوتان و بۆشی پێ نەکرا ئای گەلێ جار وا هەز دەکەم وایە ئەم خەڵکە هەمووی قەمور بووە قەمور بەڵێ قەمور بۆچی کاگا ئەرەم معقول نییە مێژوێکی وا دوور و درێژ و پڕ لە کارەسان وەک بارێکی قورس بە پشتمانەوە بێ و پشتمان نەشکابێ ئای باوکە ڕۆکە ئەم مێژوە بارێکی قورسە ئای کە بارێکی گرانە تۆ هەستەکەی پشت لە قەمور بوو بێ پشتی من بەڵێ من پشتم لە دوو لاوە قەمور بووە هەردوو ناوشانم بەرز بۆتەوە بۆچی کاگا ئەی بۆ ئەوەی کە لەسەر گازی پشت کەوتم نەکەوم بەم لاو بەولا داماوین ئەبێ سوود لە قەموریش وەرگری بڵێم چی نازانم هەستەکەم نەختی ڕژبین بی وایە کوڵی خۆم گا کە زەوی ئەچێرێ ئەو ئەزانێ ئازاری نیرەی سەرمل و نەخیزەی لاڕان چۆنە ئەنگلیزەکان کە هاتن خوا پیاوەکان چۆن پێشوازیان لە عوسمانیەکان کرد
هەر بەو پێودانەش بوون بە کاسەلێسی ئینگلیز ئەوانە کوڕی ڕۆژن ئەوانە هیچیان زەرەر نەکرد ئەوەی کۆڵەکەی بە کۆڵەوە بوو من و کەسانێکی وەکو من بوون ئێستاش لە بیرمە ڕۆژێکیان لەبەر دەچی سەرا شەربەت مەفرۆش هەتەکەرە هەتەماڵەکەم هەتا بەڵکی باوکم هەتا ماڵ و مڵێک تۆ ژان نییە عەتف نییە حقوق حەیوان نازانی ئەوە تاوگەرم بۆ پشتیکەر خراپ پشتیکەر گوناح ئەو کورتان گەرم بۆ پشتیکەر خراپ پشتیکەر سووتان یاڵا دوور پێچە زابیدە زۆر شکر بۆ تۆ خوا خراپتر مامەتەمێنی هەتەکەرە كلة زنا شربات خمرنا شربات ها صاحب مالي شربت لكن ياس يا كريم يا الله كلة زنا شربات خمرنا شربات يا كريم يا الله كلة زنا شربات ها صاحب مالي شربتني يا نو يعني ناي خويتوا نو والله مادام نایخۆیتەوە هەرچی وعد و بەڕێنێ ئێوە یاوتانە بە ئێمە وا ئەزانم تڕێکە و لێتان ناوە هەتی و نازانی زمانێ بگری نازانی چۆن کاسبی بکەی واللهی وەبیللاهی تێڵاتڕێنێکی چاکردێ بۆ چیم کردووە کابرای ئینگلیز لێت تێگەشت بە حەقی قورعان پێڵایەکی تێبڕیدا ئەمەگە لە ناوە دووکەوەرەوە باشە ئێستا کابرای ئینگلیز خۆی خستەناکە تۆ بۆ گڕێگرتووە کورت چۆن گەڕناگرم چۆن ئاگر لە هەناوم بەرنابێ ئێمە نانی دەستێوانە خۆی سێمەریەوانە نەبێ هەمومانە سووتین ئەبین بە کەباب ئەبین بە قاورمە کورە ئەبین بە جگەری سەرسان ئەو ساکە منیشەتان خۆ هەتەماڵەکەم هەتا باوکی باوکم هەتا وەرە کورتە چییە حقوق حیوان فێر نەبوویت نازانی پشتیکەر گوناه هەتا پشتیکەر بەڕووتی سووتان پشتیکەر برژا گەلە دوور پێجەزا بدە حەمد و سەنا بۆ تۆ خوا خراپتر مامەتەمێنی هەتەکەرە باشە چیان لەو پاران ناکرد کاگەحمە سێ بەشی ئەو پارانە کەس نێزانی بۆ چۆچیە ئەو بەشەی ئەژمایەوە مەئموورێگە هات دارتەلەکانی ئەو بەریجادەکەیان پێگواستەوە بۆ ئەم بەریجادەکە نەخێر پاش ماوەیەکی تر مەئموورێکی ترە ئەم جارەش هەم دیسەن دارتەلەکانی ئەو بەریجادەکەیان ئەگواستەوە بۆ ئەم بەریجادەکە جا باشە ئەمە بۆچی وایە کاکە ئەی بۆ ئەوەی خەڵکەکە بێتاقەت نەبێ بێتاقەت بوو چاوم لێشکە و پێشکەرەکە ئەری چاوەڕاوم لێکراوە سەرم جێژە خوا هیلاگووی دانیش کەوابوو تۆ ئەوە یەکەم جارێ بوو ئاوا ڕوبەڕووی استیعمار ڕابوەستی من هەمیشە پشتم لەوان بووە جگە لەوە من لە عمرما تەدەخولی سیاسەتم نەکردووە نەخێر تۆ خەمی 50 ساڵت داوە بە کۆڵتە لەبەر ئەوە چی دیوە ئەبێ بۆمان باسکەی من هەر باسی ئەو شتانەتان بووەکەم کە بە چاوی خۆم دیوە من کابرایەکی خۆشمەچی بووم و هیچی تر نەخێر تۆ ئەکتەری قاوەخانە و شەربەت فرۆش و شانە فرۆش و بۆ هاودەمی و ڕێکورکردنەوەش لەگەڵ کاگەحمەی شێخا زیارەتی مەکە کردووە یعنی تۆ لەم کاروانی عمرەتە بەدەست ئیستیعمار و داگیرکەرانەوە زوڵمێکی زۆرە لێکراوە وایە بەسە برینم مەکولێنەرەوە دەردەکەی من کاریە دەردی من بێدەرمانە کاکی خۆ من ئێستا چیم تونچی حەمامێک و پارەی چارەکی عەرەقم پێ نییە کاتی خۆی ئەکتەرێکی گەورە بوو دەوری پاشا وەزیر و سێبەندی نەمانەی بینم ئاخر هەر لەبەر ئەمەشە ئێمە تۆمان بە شایەتێکی زیرەک و ڕازگۆی زمانی زووداناوە چونکە تۆ باشە زانی پاشاکان چۆن نەبوون بە پاشا و هەژارانی شۆن ڕۆژان لێبووە تازە ئێمە باومان نەماوە زمانی من ڕۆیشت و بڵایەوە زمانی من ناگەڕێتەوە
دوێنێ ئێوارە هەرچیەکەی خوارد بێ کەی بە کەوچی ئەمڕۆیەت کەی تازە ئێمە بووین بە حەقایەت بووین بە جامی ڕسم بووین بە چیرۆک بەڵێ بە چیرۆک بەڵام چیرۆکی هەموو چیرۆکەکان لەگەڵ مایکا گەحمە نازانم یعنی گەشتی نەکوێ ئێمە هێشتا هەر لە سەرەتاین چۆن هەر لە سەرەتاین کاشی خۆم چۆن هەر لە سەرەتاین من باسی عوسمانیەکانم بۆ کردی باسی ئینگلیزەکانم بۆ کردی گەیشتینە نیمچە حکمی نیشتیمانی خۆمان چۆن هەر لە سەرەتاین چۆن وتە نیمچە حکم ئەی لە سای سیاسەتی ئینگلیزەوە ڕۆژێ شێ مەحموو مەلیک بوو ڕۆژێ یاخی یعنی بەنیوە دەوام نازانم هەرچی شتەکانی ئێمەیە نیمچەیەکی پێوە لکاوە ئەرێم تۆبری ئێمە خۆشمان نیمچە پیاو نەبی بەڵام کاگەحمە حکمی مەلەشی هەبوو بەڵێ حکمی مەلەکی هەبوو عەرزت دەکەم تەشکیلاتی وەزاری هەبوو ئەنجا تەشکیلاتی سانی هەبوو نەشیدی مەلەکیش هەبوو بابلەری کورد دایچەقێنە بەیاقی کورد بابلەری کورد دایچەقێنە بەیاقی کورد بەڵام لە نێوان مستەشاری عسکەری بەریتانیا و حکمی مەلەشی خۆمانە هێڵێکی نەبینرا و باریک هەبوو باریک وەک داوی جاڵجاڵۆکە وەک هێڵی ئەو شەمە نەفەرەی کە بۆ سلەیمانی نەهات ئەویش ئەوە بوو کە ئەبوو کوردستان هەمیشە وەک ئەستێرێشی کز و بچووک بە دەوری خۆری مەسلحەتی بەریتانیا بسوڕێتەوە بەبێ ئەوەی بەقەدەر تاڵەموویەک چییە لەو ڕێگایە لابات باشە ئێستا تۆ بۆ قسەکانی منێ کردووە بە کۆلارە بەو ئاسمان و بەو ئاسمانە هەریەی بۆ کاشی خۆم بۆ یعنی ئەتەوێ مان خەیتە خوارەوە داوای لێبوردنەکەم کاگەحمە ئەوە راپۆرتێکی نهێنی مستەر بێڵ بوو بۆ لەندەنی ڕەوانە کردبوو ئای خوا لێیان خۆش بێت هەموو جارێ شێ مەحموو بە مامۆستا ڕەفیق حەلمیەوت بزانە ئەو میستەر بێڵم بۆ ناکەی بە خاکەناز کەچی هەرۆ میستەر بێڵ ئێمەی کرد بە خاکەناز و بە مقاش و باشە کاگەحمە پێم ناڵی تۆ لەو کاتا خەریکی چی بووی حەزم ئالەمەیانە ئەمەم پێخۆشە ئەو کاتە من و فەرەس کوردی و جافری لەقلەقزادە هەر سێکمان تەمسیلمانە کرد ئای خوا لێی خۆش بێ مستەفا پاشا چاکەتەکەی خۆی یابوو بە فەرەس کوردی کوێرایەندایە بۆ فەرەج ئای فەرەج سێ شەو و سێ ڕۆژ دەوری پاشای بینی ئاخرەکەی لە برسا برد کینە ڕەحمەتی خواتان لێبێ گوێلەم جاڕە بگرن خزمانی عەشایر و دانیشتوانی هەموو دێهاتی مەملەکەت ئاگادارەکەین کە لەمە و دوا نابێ بە خەنجەرەوە بە ناو شارە بسوڕێنەوە با شارەکەمان وەکو هەموو شارەکانی دنیا لە مەزاهیری مەدەنیەت بە دوور نەبێ ئەم فەرمانە لە غەزەتەی بانگی کوردستانیشا ئینتیشارەکرێت دووبارە یەکەمەوە ڕەحمەتی خواتان لێبێ گوێ بگرن هەر ئێستا ئەم خەبەرەمان پێگەی ڕوەسای عەشایر بازرگانەکان ئەهلی کەسەبە مژدەتان لێبێ مژدە پادشامان لە ڕاوەشێر گەڕاوەتەوە و نەڕەشێرێکی گەورەی یەکسیر کردووە جا هەر کەسێ تالیبی فەرەحی دڵی خۆیەتی یا بۆ بینینی عەجایەبی هەشتەمی دنیا با بۆ مەجلیسی پاشا تەشریف بفەرمێ فەرموو ئیکلام ئەفراسیا و باک تۆ پیاوێکی زیرەک و دنیادیەی هەنگێ لە ناحەزانی پاشامان چاوی بەرایی نایە سەیری ئەو نەڕەشێرە بکا کە پاشامان یەخسیری کردووە فەرموو تۆ دیقەتی بە و بزانە چۆن نەڕەشێرێکە ئافراسیا و باک
ئەوە چییە؟ قوربان شێرە بۆ درۆەکەی قڕم ساخ من خۆم گرتومە قابیلە نەزانم چییە دەڕ پێ جەزای لێ بچێن ئەوە چی بوو ئەفراسیاو بەک ڕێویە بوو لە ترساوتە بشی هەرە جەزای نام چی بوو فەرموو ئیکلام میرزا ئەوە چییە؟ بۆ درۆ بکەم ئەوە ڕێویە لە پلەپایم کەمەکەیتەوە هەی تەرەس دەڕ پێ جەزای لێ بچێن ئەوە چی بوو میرزا؟ درۆم نەکرد وتم ئەوە ڕێویە کەچی هەر جەزایان نام فەرموو ئیکلام چەلەبی تۆ پیاوێکی زیرەکی زۆر زانی شەیطانی ئەوە چییە؟ ئەوە نە شێرە و نەڕێویە ئەوە ئەوەیە زۆرتان کۆ کردەوە کاک ئەحمە هەر زۆر 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 چاکە با دەست پێ بکەینەوە چییە؟ قەرزێ بەسەرمەوەیە؟ ببوورە کاک ئەحمە ئێمە قەرزاری توین ئەی ڕەحمەت لە بابێ دەبێنە قەرزەکەم بەرەوە مەبەستم ئەوەیە ئێمە لە ڕووی معنەویەوە قەرزاری ئەرێ بابێەوە قەرزی معنەویتان بیستووە ئەوە خەڵک قەرزە ڤاستەقینەکە نهاتەوە ئەنجا نەخوازە لە قەرزی معنەوی یادێ بەخێر باجی خان ئای خوا لێ خۆش بێ باجی خان ئەو وەنەی قەرز زابوو بە حکومەت ئەو وەنەی قەرز زابوو بە حکومەت حکومەت بۆی نەرایەوە لە دوایی یا کوشتیان بەجارێ ماڵی وێرانم ماڵی وێرانم سەریشی چوو ماڵیشی چوو باشجۆ بگرە کچی خۆم من کێم تۆ؟ من تۆ ڕەحمانی خاڵمی زۆر چاکە خۆ لە بیرە ناچێتەوە نا نەخێر نا خاڵە ها کچم چییە؟ ئەترسم لە چی؟ ئەشتم کە زوگارم دۆم کۆم بۆیرە بمکوژن نا کچی خۆم ترسی ناوێ ئێمە شوێنێکی ئەمینە کەس دەستی پیا نادات باجی خان 100 پیاوی هەیە هەچ کەسێ خوارد جوڵێتەوە پارچە پارچەیەکە نەی چۆن هانیت؟ بەڵێ کاقایە هەر ئێستا باجیە تۆ ئیبینێ چییە ترسیت؟ یەکەم جارێتی هەموو کەس یەکەم جارە ترسێت نا ترسی ناوێ لێرە هەموو شتێ حەسەب الوصول بەڕێوە چێ ئادەی بزانم ئادەی وەڵڵا پیاو تەواو ئیشتیها دەکا باجی خان تەواو توی بەدڵە بێت قوربان نەموو ڕزقی باش نەبێ ناهێنم وەڵڵا باوکم تەواوە قسەی خۆتێ نەشکانوە باجی خان دیوەخان چاوەڕوانی مەقدەمی جەنابتانەکە چییە؟ ئەڵەی شەرمەکە نابێ ئەبێ وەک شێر ئازابی شەرم چییە؟ شەرم نان پیا ناکە لەم ماڵە عەبا بەسەرا نایرێ ئێمە هەموو خێزانێکین ناو بەخێر ئەرشێ ئەرشێ چییە؟ ئەرشێ نایەکی کەو بۆ دۆزینەوە ناوتەنێی نەسرین ئەی کچە سنەیەکەشمان ناو نەنا نەسرین ئەمە نەسرینی خۆمانە نەسرینی خۆمە ئەبێ ئەم ناوە جوان لەبەرکەی
چونکە ناوبانی پێوە دەرئەکەی نامە خوا کە ناوێکی خۆشە. هەر کاتێ پارچێکی باشی ئاوا دەستکە و بۆمانی بێنە. وەی بەسەر چاو قوربان بەسەر چاو. گوێ بگرە نەسرین، وا بزانە ئەم ماڵە ماڵی خۆتانە. چی ئەخۆی بیخۆ، چی لەبەر ئەەکەی لەبەریکە، داوای پارەکە، داوای ئاڵتونکە، بێدڵی خۆت مەکە. من تەنها یەکشتم لە تۆ ئەوێ، بڵێ چییە؟ چییە باجی؟ قسەی من یەکە و نابێ بەدوو. وتم لەم ڕێگایە بڕۆ ئەڕۆی. ئەلێم بچۆ بۆ فڵانە شوێن ئەچی. ئەلێم لەگە فڵانە گەسا قسە بکە قسە ئەەکەی. باشە؟ بەسەر چاو بەد. ئەنواعی خەڵکیەتە ئەم ماڵە. خەڵکی خاوەن مەقاماتی برد، پاشا، بەد، بازرگان. ئەمانە هەموویان یەن و قسە ئەکەن، نهێنی ئەدرکێنن، باسی پارە ئەکەن، باسی سیاسەت ئەکەن. تۆ نەگوێ لە هیچ قسێک ئەگریت، نە قسەی ئێرەش ئەبێتە دەرەوە. بەڵێ باجی. کچم گوێ بگرە، ئەزانی چۆن ئەم سەرۆت و سامانەم پێیا کردووە؟ ئەزانی چۆن بووم بە دەوڵەمەندترین بازرگانی ئەم شارە؟ بە کولێرە فرۆشی. بەڵێ بە کولێرە فرۆشی. لە تاوڵۆ و دەبۆی ئۆردوی عوسمانلی و ئینگلیز و هیندۆک و سیخ و نازانم چیترا. لە کولێرە فرۆشیەوە فێری بنیادەم فرۆشی بووم. بنیادەمم ئەکڕیوەم فرۆشت. بازارم گەرم بوو. نیوەی ئەم شارە هاتوچۆی منی ئەکرد. سیرکە نیوەی ئەسحابە سێ و بازارە بچکۆلە هی منە. ئەوەی من ئەمەوێ ئەبێ ببێ، ئەوەی من نامەوێ نابێ ببێ. بەڵێ باجی. ها قالە چییە؟ تایارەفەنی وەکیلی خەزێنە هاتووە. بابێت تۆ بچۆ لە ژوورەکەی ئەو دیو. سڵاو لە خانم، سڵاو لە شاژنی جوانان. واللهی وەبیلای هەفتەیەک نەوبینم وازانم بەهرێکە. بەخێر بێ دایەخەنی، بەخێر بێ. لوتفە هەیە خانم، لوتفە هەیە. حیاتە پاشا چۆنە؟ پاشا و مەجلیس هەمویان یەک لە دوای یەک سەلامە لێکەن. دوێنێ سکرتێری مێجەریش هاتە لام. ئەویش هەفتەیەک نەمبینێ، ئۆقرە ناگرێ. پاشاش هەروایە، ئەعزای مەجلیس ئەوانیش هەمویان هەروان، هەمویان ئۆقرەیان لێ بڕەوە بوو. بەڕاستی تایرەفەنی هەنێک کەس تێ ناچنە دڵمەوە. لە ئەعزای مەجلیس دەفەرمووی؟ ئەوان نا، شتێ خواتر. کاتێنم پێ بڵێ خانم، من بە جەنەوەی پاشاڵم گشتان ڕاگەشێت، یعنی چی؟ هەنێ ئەملاکم بە ئیجاریاو نەتێ، بەڕێک و پێکی نانە پێشێ و پرتوفێڵم لەگەڵا بەکارەهێنن. هەمووی لە جەنابی پاشاگەێن، هەمووی. وەلێ خانم، من بۆ مەسەلەیەکی تر هاتوومەتە خزمەتێ. کام مەسەلە؟ مەسەلەی نازانم بێرم، مەسەلەی قەرزەکە. پێم ناڵێکی قەرزەکانم ئێنەوە؟ خانم خۆ دەزانی وەسعەکە باش نییە. خەزێرە قەرزار و بەریتانیاش دەستین ڕقانووە. پاشا مەڵێ کەمێک با سەبری هەبێت. قسە لە پارتی من هیچ قسوورێکم هەبووە بە هەموو نوعی یارمەتیم نێاون. سێ مانگە مامورەکاتە معاشە باخەڵی من وەرەگرن. کەس گلەی هەبووە، کەس بە قڕێزیا و کەمێر گرتووە. چییە؟ سکەلێم، خۆتکەلێنم، پارە پولی من بۆ تاپچێ بۆ. بەڵام خانم هەمووی نووسراوە، هەمووی حساب کراوە. منمانە نازانم. بەیانی مەسەلەکە عەرزی مەجلیسکە، با مەجلیس خۆی جۆری چاراکابیکە. بەسەر چاو، بەسەر چاو. بێنی وەکیلی مێژەریش خۆیەتە لام. لەم مەسەلەی ئاگاداری ئەەکەم. ئای دنیای سەید سەمەرە، بەڕاستی سەمەرێ. دەوەرە باجیخانی کولێرە فرۆشی لە دوایی یاهین فرۆش جا عەیبە پیا واسی چی بکە؟ ئاوا یاری بە مەملەکەتێ بکات. ئەوە تۆ بۆچی قسەیە ناکەی؟ بڵێم چی کاگەحمە، بڵێم چی؟ تراژیدیا و کارەساتێک بۆتە جامێ ژەهری لێواو لێ و بە گەروی ئەو میلەتا کراوە. بڵێم چی؟ چییە؟ دیسانەوە برتەوە سەر دراما؟ باشە کاگەحمە، هەست ناکەی هەنێ جار مێژوو لەسەر قاچێ بە هەنگەشە لێ بۆ دواوە بگەڕێتەوە. وەڵاهی ئەوەی من بیزانم مێژوو ئەڕوا.
ئیتر بۆ پێشەوە ئەڕوا بۆ دواوە ئەڕوا دیقەتم نەیەوە جا تۆ حەقە چییە بۆ چۆ ئەڕوا و چۆن ئەڕوا با بڕوا ئەبێ ئاگامان لە مێژوو بێ ئەبێ ئاگامان لێ بێ تا جارێکی تر تراژیدیای باجی خان دووبارە نەبێتەوە. ئێمە بە مێژوو مناڵین ئێمە بە مێژوو مناڵین بەڵام کارە سات پیری کردوین و هێز و توانای لێبژین. ئەری چی با پێشێکە بۆ تێکم چییە؟ هەر سووری لەسەر ڕەوشتی شانۆ؟ تکال لە یەکەم کاگامە شانۆی پێشڕە و ڕێز لە هەموو ژیانە دەگرێت بە ئەواز لەوایان بێنین. نا وازی لێ نایانین چۆنێ بیستووە و چۆنێ خوێنەوەتەوە ئاوا بوو من حەزم لە نەسرین کردبوو نەسرینیش هەروەها تۆ ئەگەر ڕازەکەی لێم پرسە تۆ برێ یەکەم جار لە شوێیەکتان کرد تۆ برێ لەکوێ لەکوێ بەخوا نەسرین وا دیارە شتێکی لەژێر سەرایە بۆیە لە بەیانیەوە بە دەورمایت باجی سلەیمانی گەورە بچووکی ئەحەی کوڕنەوە ناسن ئەزانم بەخوا منیش زۆر حەزەکەم تەمسیلێکی ببینم ئەزانی جەنابی مێجەر چی پێ ئەڵێ چی پێڵێ باجی گیان چی پێڵێ ئەڵێ لە ئەکتەرێکی لای ئێمە ئەچێ ئەویشە قۆشمەچی و فشقیات ئەکا خەڵگە خاتە پێکەنین ناوەکەی نەبیر چۆتەوە ناوی چارلیە شتێکی وایە خۆشمەچی لەندەنە باجی مادەم وایە تۆش حەزەکەی بیبینی بۆ بانی ناکی بۆیرە قسێ لەگەڵا بکەی جایەت پاشایەت وەزیریەت قابل ئەحەی کوڕنو بۆ نەیەت ئاخر زەحمەتە ئەترسم قبول مەکات دەوەڵای لە داڵانەکە وەستا و چاوەڕێ ئیز نەکات بێت ئەترسم لە پێکەنین ئاژان بکەم ئێوارەتان باش باجی خان بەخێر بێ ئەحمەد فەنی زۆرم پێ خۆش بوو کە لێگاتانان بێمە ژوورەوانێ ڕاستت ئەوێ بڕوام نەئەکرد ڕۆژە لە ڕۆژان چاوم بە تۆ بکەوێ زۆر مەمنون باجی خان یانی باجی داخوازیەشی پچکۆلانم هەیە لە حەزوری جەنابتە خۆ دەزانی من ئەکتەرم و ئەکتەریش پێویستی بە کچێک هەیە تەمسیلی لەگەڵا بکە هاتووی داوای نەسرین ئەکەی وەڵاهی من هیچ لاریم لێ نییە بەڵام تۆ پێم بڵێ ئەم تەمسیلە نانی تایە وەڵاهی باجی درۆ لەگەڵ ناکەم ناتوانم برم نانی تایە بەڵام پاشە ڕۆژێکی باشیە بێ نان ئەو نانەیە ئەمڕۆ لە خوانە سبێ دوو سبەی ئەبی بە پاشا ئەبی بە وەزیر ئەمڕۆ ئانێ ناکە باشە با تەمسیلە لەگەڵا بکە بەڵام نەیکا بە پیشە بەڵام منیش داخوازیەکم هەیە ئەمرکە باجی ژیان ئەبێ ئێستا لەم شوێنە تەمسیلێک لەبەر دەمما بکەی ئێستا وا لێرەیە باجی بەڵێ ئێستا بۆ ئەم دیوەخانە بچووکە نابێ چێتی ئاخر باجی ژیان تەمسیل پێویستی بە بینەرانە پێویستی بە شانۆیە پێویستی بە چیرۆکە خۆ تەمسیل هەروە ئاسان نییە بۆ من بەکەم ئەزانی چیرۆکێ لە خۆما ڕێ بخە و هەنێ قسەی خۆشی بۆ زیاد بکە و ئیتر چییە بۆ ناتوانی خۆمەتەڵ نییە باشە با نەسرینیشم لەگەڵا دێت زۆر باشە چاکتر ئێستا دەورێکی کۆمیدی بۆ بینین باشە یعنی ئەم خاتە پێکەنین بەڵێ نەسرین خێزانمە و سکیشی شەژمانە ئەرێ ژنەکە بەڵێ پیاوەکە ئەرێم خۆ کۆناکەیتەوە بچین سەرێبین لە دکتۆر ئەیەڕۆ پیاوەکە دکتۆرم بۆ چییە دا تۆ قەیناکە خۆکۆکەرەوە با فەحسێک بکە جا فەحسم بۆ چییە سکم شەژمانە و سێ مانگی تر نابات هێچی مێزەرێکە و مناڵەکەمە بێ و بڕایەوە نا قەیناکە تۆ بە هەر چاوێکی پێ بکەوێ جا تۆ بارە و کار کردووە خەمن نەبێ وەرە چون
بۆ لای دکتۆر فەرموو السلام عليكم دكتور. عليك السلام دكتور. ژنەکەم سکیپڕە قەیدی نییە هەموو ژن شو کرد سکپڕ نەبێ. سپاس دکتۆر. لازم بە سپاس نییە سکپڕ برێ بزانم نەخۆشی ژن چی ئازار چی. دکتۆر ئەرێم ژنەکەم سکیپڕە. ئەزانم ئەبینم سک بەرز یعنی سکپڕ چاو هەیە. سپاس دکتۆر. لازم بە سپاس نییە ئاخر ئەی بێ هەموو ژن سکپڕ بوو لازم ببێ. وایە من ئەمەوێ ئێستا بیبێ یعنی ئەمەوێ ئاتاوێ چێک سەرکە ئەمەوێ فشیکەیتەوە. من فێش بکەم چۆن فێش بکەم؟ سکیپڕ نییە ئاوز نییە فشی بکەرەوە. نابێ ئەبێ ژان هەبێ تا مناڵ ببێت. ئاخر دکتۆر ئەم ئێستا ژانی نییە. بۆچی ژان نییە؟ لازم ژان هەبێ. ئاخر دکتۆر ئەم سکی 6 مانگە ئەمەوێ پێش وەختی خۆی بۆم فشکەیتەوە. ئێستا تێگەیشت ئاتەوێ لەبار بیبام ئەوە مەمنوع. دکتۆر جان چواری ترم هەیە بۆم بەخێو ناکرێ تووشی دەردیسەری بووم بەدەستیانەوە. ئەوە مشکل خۆت مشکل من نا مەمنوع دکتۆر مناڵ لەبار بیبە. بۆ مەمنوعە؟ ئەخر دوایی لە برسا ئەمرێ دکتۆر دەستە ماجەکەم بەخوا کەس پێی نازانێ بە قوربانێ بم بۆم فشکەرەوە بەخوا 6 مانگی تر نابە بە پڕکراوەی بۆ دەهێنمەوە. مەلعون ئەو وەختەی شارارەی فێش بیکە. ئەرێ بەخوا دکتۆر برۆدەر ئەجینا تەلەفۆن کردم پۆلیسات. ساگە باب ئەرێم ئەم پێچەمەمان پێ بەخێو نابێت ئیتر ئەم بێنەوبەرەی بۆ چییە؟ دەی با بێتە دنیاوە با بە نەخۆشی و برسێتی بمرێ. ئای ئینسان کە بە نەگبەتی لەدایک بووی. ئینسان چییە؟ شوشەیە دیتۆڵە و هیچی تر. الله کە خۆش بوو. ئەحمۆفەنی پێم ناڵێ ئەم چیرۆکانە لە کێوە ئەهێنی چۆنیان دروست ئەەکەی؟ وەڵاهی باجی خان ئەم چیرۆکانە من دروستی ناکەم خۆی هەیە خۆتان باش دەزانن. وەڵا هەیە باوکم هەیە لەمە زیاتریش هەیە خۆم تێ ژیام و بینیومە. ئەی باجی خان ئێستا بۆ نەسرینەرەی چی؟ باشە با تەمسیری لەگەڵا بکە بەڵام بەخوا تەمسیرنان پێیان ناکە. بیکاونەیکە ئینشاءالله لە پاشە ڕۆژە سەرمان بەرزە بێ. ئای ڕۆژگار چەند سەیر و سەمەرە و بەرز و نزمیت لە ئامێز گرتووە. زۆر جار شەرەف و چاکە و پاچێتی وا پێکەوە دائدرون سیپاڵی شڕی گەوات باشیەکە بۆ نەدۆزرێتەوە. زۆر جاری تریش جل و بەرجی ئاڵ و وەڵای گەوادەکان و دەرپی سۆزانەکان لە نایابترین جامخانەی بازرگانیە دائەنێن و بە گڵۆف و ڕووناچی ڕەنگاوڕەنگەوە وا پرشنگاریەکان دڵێ پێ بکرێتەوە. لە ڕۆژگارێکە هێندە ئاڵۆز بێ شەرەفمەندی و بێئابرووی و بۆ جا نەکرێتەوە. دنیا کەوای لێ هات تراژیت کۆمیک باشترین بابەتە لەسەر ئەم شانوێ نمایش بکرێ. مامۆستا ئەم لاولا زۆرەکەی بۆچی وا دوورۆستاوی؟ بگورە کاگە من ئێستا لەسەر شانۆ ڕاوەستاوە. ئەم مەسافەیەش بۆ هەردووکمان باشە بۆ ئەوەی دایانۆکەکانمان زیاتر شانۆی بێ. ئەمە چییە؟ بۆ یانی ئەگەر بیتە لامەوە و کومێ عارەقم لەگەڵا بخۆیتەوە قسەکانمانە بێ بە هی تیاترۆ. نا کاگە ئەحمەد مەبەستم ئەوە نەبوو. مەبەستی چی کاشی خۆم مەبەستی چی؟ ئێمەش فەقیرین وەرە لامەوە وەرە هەر بە بەرزی خۆتان مەڕوانە. باش ئێمەش داماوین ئێمەش ئەهلی تەقەڵین. وهات وەرە دانیشە. وە
وەرە کاشی خۆم وەرە با پێشێکێ بۆ تێکەم خەمی ئەم مێژوە تاڵە لەبیر خۆمان بەرینەوە. ئەوە چییە؟ خەریکم لاسایی تۆکەمەوە وەک تۆ تەمسیلەکەم. ئەزانی کاک ئەحمەد تۆ ئەتوانی باشترین ئەکتەری تراژیدی بیت. نا شتەکەمان لێ زلمەکە. ئێستا تۆ ئەکتەر و من ئەکتەر، یعنی هەردووکمان یەک مەسلحەتمان هەیە، یعنی ئەتوانین بێپەردە قسە بکەین. باشە؟ باشە کاک ئەحمەد، ئێوە وەختی خۆی کە تەمسیلتانە کرد جل و بەرگودی کۆروشتی واتان بەکارهێنا؟ ئەی چۆن قابل لە بەرگوتی تەمسیلمان کرد بێ ئەنوا وەشکاڵ کەلوپەلمان هەبوو. خوا لێی خۆش بێ مستەفا پاشا کەلوپەلی خۆی ئەیانە. وەرە با بچین سەیری ژوورەکەم کە وەرە سەیری ژوورەکەم کە وەرە تەمەشاکە سەیرکە تفەنگ شمشێر دەمانچە چەکمە خەڵغان تاج خەڵامچی خەنجەر تیر و کەوان سەیری ژوورەکەم کە کردیانە بەمەیانی جەنگ. Clockwise, anti-clockwise. ئەرێ مامۆستا، بەڵێ کاک ئەحمەد، پێم ناڵێ دوا بڕیاری ئەندامانی بازاڕی ئەوروپای هاوبەش چی بوو؟ باسی بازاڕی ئەوروپای هاوبەشم کرد. بەڵێ کاک ئەحمەد، ئەڵێ چی؟ باسی بازاڕی ئەوروپای هاوبەشم کرد. چیتر؟ هیچ، هەر پرسیارم لە بڕیارەکانی ئەو بازاڕێک. بۆ تۆ ئەزانی ئەو بازاڕە چییە؟ هەر ئەوەیە، من بازاڕی ژێرپردەکە و بازاڕی سەرپردەکە و هەمووی شارەزام. بازار هەر بازار. ئای ئەحەکە زۆری ئاوا لێکم. بەسەت خوا کاک ئەحمەد، پێم بڵێ ناوی بازاری ئەوروپا و بۆ هێنای پێش چی پاری پێوە نای چۆن هاو بە خەیاڵتا؟ هیچ، هەر خۆم دوێنێ شەو خەیاڵ بووم لە ژێر چوخمەکەی سابوونکەرانە و نەوزەی بردمەوە. ئاگام لێبوو دوو ئەفەنی لە نادیە گەڕانەوە جۆم لێبوو باسی بازاری ئەوروپای هاوبەشیانەگرت. منیش لە دڵی خۆماوتم یاڕەبم تۆ بڕێ بازاڕێکی تر کرابێتەوە بێژگە لە بازاری کۆنەفرۆش و سەررافەکان و من نەمزانی بێ هەموو شتێکە بێ بۆ نا ئیتر هەروە شتێ بوو هاو بە خەیاڵما. باشم پێکا مامۆستا؟ زۆر چاک کاک ئەحمەد، ئەوە پێی ئەڵێن پێکانی ئەکتەر. ببوورە ئەی ئێستا ژوورەکەم چۆنە؟ لە ژووری ئەکتەرەکەی چی خۆ بەچێ؟ Clockwise, anti-clockwise. بەڕاستی ئەمەیە نوکتە، بەڵکو گاڵتە و گاڵتە جاری. دەمێکە شانۆگەرەکە تەواو بووە و بینەران هەمویان ڕۆشتون. بۆ خۆم بەتەنیا ماومەتەوە و پڕخەمیە. چییە؟ چیای پیرەمێردی لە ژیان بێزار چییە؟ چێوە گەماڵێکی پیر لەسەر کوشتێکە و خۆ و گەرمۆڵە کردووە وە نەو زەوباتەوە. تا دوچۆڕم خواردەوە هیچم تیا نەهێشتووە. تۆ ئاو کەیل بووم، بەڵێ تەواو کەیلم. ئەیتر ژیان وایە ئەحمەد، ژیان وایە ئەبێ بۆ مەرگ خۆمان ڕابێنین.
ئەبێ بۆ مەرگ خۆمان ڕابێنێ هەی ئیزرائیل هەی ئیزرائیل لەکۆی لەکۆی چەوی مەرگ بۆ نایی ڕۆحم کێشی ئەمە یەکەم جارمەوە هەست دەکەم ئەم سەرشانۆیەم لێ بۆتە شەوێشی تاریکیان بستە چاو تاریکە و چاوم هیچ نابینێ تاریکە و تایەت بۆ ناو قوڵایی تاریشێچم دنیام لەبەر چاو ڕەش بووە ئەڵێ ئەو گۆڕەیە کە مەرجی تیا حەشارێن سەرمایەکە سەرمایەکە با لە هۆڵەکەەوە هەڵەکاو ئەڵێ هەوا شێشی ئاگردانە ئەمە ئەو شوێنەیە کە گیانی لێ چەشرێ شەیتان بە نەعلەبی ترس سەراپا گیانی داگیر کردوم و موچڕکە بەجەستەمایەت وشکی کردووە چۆڵی لێ بڕیوە هیچی تیان هێشتووە هیچ جۆ بگرە هەی جۆ بگرە مادام باسی مردنێ کرد منیش ئامادەم بەرەنگاری مەرگ بمەوە لە هەموو ژیانما هەر پێکەنینم زانیوە ئەوەی هەر پێکەنین بزانێت مەرگ ئەی بەزێنێت نازانم خەڵکی چۆن نەتوانن دەوری ژیان ببینن نازانم ئەبێ هەموومان دەوری ژیان ببینین ژیان ئەکتەرێکی بەهێزیەوێت ببوورە کاگە حمێجان ببوورە من دەوری ئەکتەرێکی بەزیوم نا ئەکتەر نابێ ببەزێت ئیتر ئەمە ژیانە کاگە حمە دۆڕا و براوەشی تیا سەیرم کە بە سەرنجم بە من ئێستا چیم تەواو داڕزاوم برسی هەژار نابوود یەک مەجیدی شک نابم بەڵام لەگەڵەوە شاهر خۆم بەسەر کەوتووەزانم چونکە زانم ژیان چییە و دنیا بەرەو چۆچێت ئافر مادەمە توانین تا ئێستا لەسەر شانۆ ڕابوەستین یعنی هەر سەرکەوتین ئەم قسەیە جوانە حەقی پێشێکی هەیە نا سپاس دەکەم کاگە حمەد با بینەوە سەر باسەکەی خۆمان باسی ژیان و مەرگ نەخێر بەتەنها باسی ژیانەکەین زۆر چاکە هەر باسی ژیانەکەین چیمان ناوە بەسەر مەرگەوە ئافر هەر لەبیر خۆمانیە بینەوە مامۆستا نەجمەدین مەلا خاوەنی قوتابخانەی کەشتین و ڕەحمەتی خوای لەبێ هەنێ لە تەمسیلەکانی ئێوەی لەم پارچە کاغەزانە یاداش کردووە ئای خەڵقی ڕەحمەت بێ ئەوە خادمێکی مخلیسی علم و ئەدەب بوو پرسیارەکەش ئەمەیە ئەڵێ بۆچی لە هەموو تەمسیلەکان تا دەوری داما و زوڵم لێکرا و شەربەت فرۆش و شانە فرۆشتیوە ئەوی ڕاستی بێ من کاتێک ئەو دەورانم ئەبینی کە خۆم تیا ئەژیا چونکە من ئەمزانی ئازاری دامایی چۆنە بۆیە پڕبەدەم هاوارەکەم وەڵێم بەڵێ من تۆ چی و خۆشمە چی و شەربەت فرۆش و شانە فرۆش و هەموویم کردووە ئەوەی منیش کردومە کارێکی بلیمەتی بوو بەڵام من وا هەست دەکەم تۆ هەمیشە هەستی چینایەتیت یعنی هەستی تەبەقیت پاڵی پێوەناوی گاڵتە بە زۆردار و دەوڵەمەم بکەیت تۆ چۆن ناوی لێنێ بەڵام من هەمیشە وەک میشی ماوسەکەی ناو تەلەڤیزیۆنەکە ئێوە بوو من مشتەکە بوو ئەبێ پشی لە گوربەکە ناڵمێم ئەبێ شڕوڵی کەم ئەبێ تەختی کەم پێی ڕابێرم بیکەم بە ڕەسمی دیوار تو شەرەفی تۆ حەز ناکەی مشکەکە تەبری تۆپان بە پشیلەکە بکە لە کاغەزەکانە نووسراوە جافەری لەقلەقزادە دەوری ساناغا بینێ و فەرەج کوردی لە دەوری غوڵامی خوشکەزایە و نەسرین لە دەوری گوڵەی کچی ساناغا و تۆش ناو بلێ و لە خانەکەی ساناغا شاگردی خالە بەو خۆیان ناوێ لەم پێی بلێم
پێی بڵێم هەنم کوژێ جاخۆ پێشی نەدەم بەو خوایە هەر ئاشکرا بێ ئاخلەکەی هەرم کوژێ پێی بڵێم پێی نەدەم بەخوا هەر پێی بڵێم باشترە خالە بەڵێ خالە ئەلێم بەڵێ خالە جان ئەلێم گولەی کچێ مالە بلی من نییە ئەی دەزیرانی من نییە ئێداغر خالە جان سکی بەرز بۆتەوە سکی بەرز کردووەتەوە ئەی زۆرتان لەمو خۆم بۆ دەجۆسمەوە ها خالە خۆ من ئینم نەکردو تۆ گوێ بگرە با بۆ باش ئەی بۆ پەرێ کرد زۆر زار لەمو خۆم بۆ دەجۆسمەوە خۆ من پەرەم نەکردووە خالە لە تۆ بێڵە هەلە ژمێلێ خوایە ئەی بۆ پەرێ کرد زۆر زار پەرەم نەکردووە خالە لە تۆ گوێ بگرە مەژمێلە جانە مەژمێلە خالە ئەلێم خۆ من سکیم بەرز نەکردووەتەوە ئەی جا بەرزی کردوەتەوە زۆر زار ئەی نەبوو پەلەبەکە خالە پەرەم نەکردووە خوا لە تۆ گوێ بگرە مەژمێلە جانە مەژمێلە با بۆ باشە خالە ئەلێم خۆ من سکیم بەرز نەکردووە ئەی جا بەرزی کردوەتەوە زۆر زار ئەوە تیوە بلە چوە سکیم بەرز کردوەتەوە حەیان چوو سەرم شۆر بوو بەدەستی خۆمەوە تیۆم کرد بە شاگرد کاتری خۆی کرد خالە فێلێکم دۆزیەوە ئەلێم بلەش خوشک و دایکی نییە با خالە جان ئێمەش ئەچین کەسنی خۆمانەکەین ئەچین سی خوشک و دایکی ئەو بەش گەوتە گوڵە لە چۆ خوشک و دایشی ئەو لەکوێ گەوهەر لە تۆ خەرمۆر لەکوێ گەوهەر لە تۆ خەرمۆر لەکوێ خالە ئێستا چارتیە چی بکەی نازانم ئەبێوە تیوە بدۆزمەوە بزانم چ گوێ دەخوا بلا هاتیو بلا ڕاکە خێراکە بلێکیان خوا مەڕۆ بەجێ مێڵە من خۆش نەوی بەخوا منیش تۆم خۆشەوێ باوکی پێمان بزانێ هەردووکمان سەرە بڵێ هەستە خێرا ڕاکە بیا کوڕیتە ئەوە چێە زەڕەکات کاتە و کەوچکم کرد لە خۆڵەکات ئەوە منۆ چێ ساناغای خانۆ چێ وەرە دەرەوەیشم پێکە ناتوانم هەردوو دەستم گیراوە سەری کچەکە و ئەسپێتێ یاوە بۆیە دۆزم وەرە دەرەوە بە نەحلەت بی ئەگەر نەی خۆم پێم لەوێ سەرێ دێتەمەوە زێت مەکێشەوە هاتم گوڵە فریاکەوە بەسە هیچ و پوش بەسە بەرنمەک بەسە تۆ مناڵێ بووی من خزمەتم کردی شەرەف و ناموسی خۆم قسە بەردەستێ کەچی لەو پشتەوە خەنجەرێ هاویشت بەخوا من هیچم نەکردووە ئەی باشە ئەی شێ کردیم چی ئابڕیت کار بەخوا من نەمکەن ئەو هی منیت کرد هەتیوە چیە کرد ئەوە ئەسپێک بوو لە پزوی دەرپێکەوە جوو لە جوونیە کرد بەخوا مەزانی دەمان چۆ پێوە فیشەکمان پێوە نێ ئێستا چی یەکەم سەرە یەکەمە یا بەخوا سیپڕە ناکەم هەتی بۆم ژێڕەوە مەچۆ ڕوویە هەر هەمووی
زمان حەزمان لێکتەی کردبوو خۆش دەزانی کێ دەرەکەتی حەزی خۆیە ئەوار بۆ ناپرسم ئەو بردی ئەو ڕۆژانی چییە خۆشحالی بێ حاکم نییە حەزم لێتی و حەزی لێم ئەچم بە پێی قانون مارێ آخر ماڵ و مەڵ لێبەریە یعنی بەوە وازمان لێ هێنی تەواو 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 میاو ئەوان لێکەمەی چۆن چوار خانوم بەلاری گوڵەوەیە ئەو وەختە چوار خانوش بۆ خۆمان بێنێتەوە ئەو وەختە دڵمان خەریترە بێ و شەرەفمان بەرزترە بێتەوە ئەی ئافرین خالە ئافرین بۆ خوایە ئەم ئاشە هەر خۆ دەزانی بیجێری جوانە زۆر جوانە ئەمە دەوری مشک و پشیلەکە بوو بەڵام بۆ دەوری مشک بۆ جارێکیان ویستم دەوری پاڵەوان ببینم کەی بوو ماوەیەک حاکمی عسکەری بەریتانیا چایخانە و قاوەخانەکانی شەوی داخست بوو ئێمەش تاقمێ بووین بێکار و کاسبی وەزایەکی ناخۆش گوزەرانێکی تاڵ هەڵساین کۆبوونەوەیەکمان بۆ کرد کێ بوو کاک ئەحمەد من بووم فەرەج کوردی بوو جافری لەقلەقزادە بوو حەسەن فەلاحی ڕەسام و ئەحەی ناسر و دەروێش عەبدوڵڵا و تەلەکەچەڵی مەڵکەنیش بوو منیان هەڵبژار بچم مقابلەی حاکمی عسکەری بەریتانیا بکەم پێو خۆش بوو کاک ئەحمەد هەر زۆرم پێ خۆش بوو بۆچی کاچی خۆم ماوەیەک بوو حاکمی عسکەری بەریتانیا مرخی لە نەسرین خۆش کرد بوو منیش نەسرین هەری پێچام وتی ئەگەر چوویت و مقابلەی مەلیکی بەریتانیا کردووە ئەبێ بچی زۆر جوانە ئێستایەتە بەرچاوم زۆران بازی لە نێوان داگیر کەرێکی بێگانە و نیشتیمان پەروەرێکی خوێنگەرما چۆن وەکو شێر لە بەردەم حاکما وەستاوی کۆرە شێریی و تەرلەماشی چی من لە بەردەمی حرەسەکەی بەردەرگاکە هەر دۆژمم هاتە لەرزین هەر چۆنێ بوو گرتیان و بە پاڵ پاریان پێوەنام کردیانمە حەوشی سەراوە ئاحمەد داوای تۆ چی قوڵێکم بەرێ وەزەم شڕە قوڵێکم بەرێ بەڵام زارە چی دەوێت قوربان داواکەم داوای چی داواکەم خوا دەست بە ئەمرتەوە بگرێت تەواو تەواو چی بوو ئەوە بووانە چەند خۆم کە تۆ نابم وام لێ دوایی براو لە ترسا دەستی کرد بە بزڵکانن باش بوو حاکمی عسکەری خۆی پێویتم وتی ها ئەحمەد ئەزانم بۆچی هاتووی هاتووی داوای کردنەوەی چاخانە و قاوەخانەکانەکەی منیش وتمانە وەڵا قوربان وتی بڕۆ با لەبەر خاتری تۆ نەسرین بکرێنەوە منیش لە دڵی خۆماوتم ئەی کافری مەلعۆن ئەمە بۆیە وارەی بۆی بۆ نەسرینی بژێرمەوە ئیتر ئاوایی بوو هیلاگوی بۆ خۆ ئالێرا پشوێ بە ئای کە خەوم بەوە بینی ئای کە خەوم بەوە بینی ڕۆژە لە ڕۆژان دەوری کەسێکی ئازا و بەجەرێک ببینم کە لە پێناوی گەل و نیشتیمانەکەیان بکوژرێ یا هەڵواسێ و لە سێدارە بێنێ ڕۆژگار تێپەڕی و ئەو خەوم هەر نەهاتە دی هەر نەبووی بە پاڵەوان وا مەڵێ کاک ئەحمەد وا مەڵێ تۆ ئەکتەری تو لە دەورەکەی خۆتا پاڵەوانی هەتا بینەرانیش تویان بوێ تۆش هەر پاڵەوانی پاڵەوان عەولەسیز بوو بروخە بەیمانی نۆسۆسی بروخە بەیمانی نۆسۆسی بروخە عەرشی عێراقی خەجاڵەت بالمیلەت فرۆشان
هەوا ئاڵۆزە بۆچی لێڵ و سوورە ئاسمان جێژەڵوکەی نەکبەتە یا فتنەی آخر زەمان شۆرایندە ئەول کوشتیان بردیانە مزگەوت بیشۆن هەردوو چاوی کرابووە ئەزانی چاوەکانی چیەوت ئەوی وتیەوە ناتوانن بمکوژن من هەرەمێنم من ئەمێنم و لە چایخانە و قاوەخانەکانە قاجە خەمە سەر قاج مشکەکەم بەلارەوە بەستم چاخۆمەوە و جگەرا شێشم ئەو مەسەلەیە دەمێکە ڕوویاوە و کەچی هەر کۆن نابێ من قەڵەمم نەبوو کەسێکیشم دەست نەکەو بۆم کا بە چیرۆ تا دەوری یەکتەری پاڵەوانی تیا بینم هەر بە خۆشمەچی مامەوە خۆشمەچیەکی سووک باشە کاگەحمە تۆ بە درێژایە عمرە دەورێکە نەدیوە تیا کوژرابی با جارێکیان دەوری یۆلۆس قەیسەرم بینی یۆلۆس قەیسەریش کەسپیر ئەی خۆ هیچ شێخ سابیر نارێم ئەمان ناسی خۆ ئەوە دەورێکی تراژیدی زۆر جوانە کاگەحمە وابوو ئیتر ئێمە کردبوومان بە کۆمیدی لە جیاتیەوەی بە شمشێر بمکوژن بە کەوش و نعل کوشتیان لەمایە لەگەڵتانی منە چۆن تراژیدیا بۆ هەموو شکۆمەندی و کرێتە کۆمیدیا و مەختەرێکی سادە ڕاستە ئێمە دژی هەموو قەراڵ و سوڵتانێکی ستەمکارین بەڵام مەسەلەی کوشتن مەسەلەی خوێنڕشتن ئەبێ بە شێوەیەکی وا تراژیدی بێت سیما ئینسانەکەی تیاون نەکرێت لەگەڵ مای ئیتر ئێمە ئەو کاتە هەر ئەوە عەقڵمان پێشکا چییە بێدەنگ بوویت توانام نەماوە دڵم بەرگە ناگرێ چراکان هەڵکەن بە ئەم بەزمەتەوە ببێ هەموومان وەڕز بووین ئەمانیشمان بە خۆمانەوە وەڕز کردووە هیلاک بووی بۆ خۆ ئالەوات چاوێک لەگنێ تاوێک بنو چاو لە شەکەم وەورای باوکەکەم ئەوە تۆ لە شوێی برای باوکەکەم خۆم بە قوربان چاوە لە شەکە بۆ زەینی جوان و دنیا و گەشەکە خۆم بە قوربان چاوە لە شەکە بۆ زەینی جوان و دنیا و گەشەکە لە دەست بێ دادیدا بڵۆرە ئەوێ دانیشە و سەیرم کە ئێستا دەوری ئەکتەری پاڵەوانە بینم دەوری قەرەگوێزی زمانی زوو قەرەگوێزی زمانی سوڵتان و خەلیفەکان باش دەوری قەرەگوێزی زمانی زوو قەرەگوێزی زمانی سوڵتان و خەلیفەکان قەرەگوێزی زمانی هۆلاکۆ و تەیموری لەنگ قەرەگوێزی زمانی سوڵتان و خەلیفەکان قەرەگوێزی زمانی هۆلاکۆ و تەیموری لەنگ ئەی ڕاستی پەرستان ئەی دوژمنانی درۆ ئەیوانەی بە دوای ڕاستیانێڵن وەرن پرسیان لە چاوەشەکەی خۆتان بکەن وەرن پرسیان لە چاوەشەکەی خۆتان بکەن لێتان معلوم بێ کە داری درۆ و دەلەسە یەکەمین جار لە باغی پاشا و کۆشکی سوڵتانەکان ئاڕووە هەر لەوێشەوە پەلوپۆی هاویشت کارێکی وای کرد هەتا درۆ و دەلەسە و ماسا و نەزانی تێر و پۆشتە نابی ئەمە ڕاستیەکە و لێی تێبگەن جەنابی قەرەجۆز کێ ئەڵێ تۆ ڕاست دەکەی
دەروێشی چێ؟ من دەروێشی تەیموری لەنگم. ئەگەر تۆ دەروێشی تەیموری لەنگی دەبێ هۆناکۆ پێغەمبەرێ بێ. جەنابی خەرەجۆز منیش پرسیارێکی گرنگم هەیە. منیش وەڵامێکی گرنگە دەمەوە. ڕاستە قەناعەت گەنجێکە لە ناو ناچێ؟ قەناعەت گەنجە، بەڵام ئەو گەنجە نە برسیەک تێرەکە و نە ڕووتێ پۆشتە و پەردا دەکات. ئەو گەنجە تەنها ئەو کەسانە هەیە کە هیچیان نییە. ئەوانەی هەموو شتێکیان هەیە گەنجی لەو بابەتیان لا نییە. نیش سوالێکم هەیە، ئەگەر لەگەڵ مردووەکە بڕۆی لە پێش مردووەکەوە بڕۆی باشە یا لە دوای مردووەکەوە؟ لە ناو تابوتەکانەوی لە هەر شوێنێکەوە ڕۆی بڕۆ. جەنابی خەرەجۆز، من لە وڵاتێکی دوورەوە هاتووم. 40 پرسیارم لەگەڵ خۆم هێناوە. ئەبێ یەک بێت وەڵامی هەموویم بیتەوە. فەرموو هەموویم لەم کاغەزە نووسیوە. بۆ پرسیاری یەکەمێ تەنها وەڵامێکم هەیە، بەڵام بۆ سیومە پرسیارەکەی ترێ بە هەر هەمویان یەک وەڵامم هەیە. جۆ بگرن ئەم برایەمانە پرسیەوەرێ بۆچی خۆر لە خۆر هەڵات هەڵدێ و لە خۆر نشین ئاوا بێ؟ لە وەڵام ئاڵێم ئەگەر خۆر لە خۆر نشین هەڵبێ و لە خۆر هەڵات ئاوا بێت ئەوە شەو و ڕۆژ پاش و پێشەکەوێت. یعنی شەومان لێبێ بە ڕۆژ، ڕۆژمان لێبێ بە شەو. یعنی بە ڕۆژ بە چاوین و خاوە کارەکەین، بە شەو چاوەکەینەوە. کە بە شەو چاوکەینەوە هیچ نابینین، کە بە ڕۆژی چاو بنووخێنین هەر هیچ نابینین. ئەوەی هیچ نەبینێ هیچ فێر نابێ، کە هیچ فێر نەبوو کە ڕوولاڵە بێ. ئەو ساستەمکاران، سوڵتان و والێکان، مامورانی چاوچنۆک وڵات تاڵان و یێرانەکەن، پەیتا پەیتا گیرفان فڕ دەکەن، کەس هیچ نابینێ و کەسیش هیچ ناڵێ. ئێستا تێگەیشتی بۆ خۆر لە خۆر هەڵات هەڵدێ و لە خۆر نشین ئاوا بێ؟ لە وەڵام ئاڵێم ئەڵێکی بە قوربانێ کەسم ناڵێنێ. سەگبا حەکیمی چاوی دکتۆری گوێی پێم ناڵێقی چاوی گوێ خەڵکە چییە؟ ئای کەرێکی جوان بوو، ئەڵێم هیلاک بووی با داوگرم. تەواو ماموو بووم توانام نەماوە، دڵم بەرگە ناگرێ. ئەگەر ئەزانی دیمەنەکە جوانە دام مەگرە بابم بەرزیەوە بمرم. ئای کە هیچ و پووز بوو، ئای کە هیچ و پووز بووم نەمتوانی دەوری عەولە سیز ببینم. وا مەڵێ کاک ئەحمەد، وا مەڵێ تۆ ئەکتەرێ بووی، ئەکتەرێکی چاش، وا مەڵێ. ئەزانم ئەوە لەبەر دڵی من واری، ئەژینا کەی قەیری ئەکتەر و هونەرمەند گیراوە. دام مەگرە بابم بەرزیەوە بمرم. بەڕێزان داوای لێبوردنتان لێ یەکەم، حاجی ئەحمەی، حاجی حەسەنی، سمایلی دەرگەزێنی ئاوا نەمرد، بەڵکو لە ماڵەوە لەسەر پێخەفکۆچی دوایی کرد. هەر چۆنە بێ کابرایشی ترسنۆک بوو، بەڵام خەوی بە ئازایەتیەوە بینی. با لە پێناوی خەونی پیرۆزیان ڕێزی لێ بگرین، با وەکو ئەکتەرێک ڕێزی لێ بگرین. ئەحەیکردن و ئەم ئەسرە هاودەمتان بوو، هاوشعورتان بوو، ئەرکتان کێشا، دووبارە بەخێر بێنەوە سەر چاو.
ذكي سيواكم سرحات ذولي شلكم واستعانكم سيرا بزم هالفرين طلقاقا خلدين نعرفين جكركا